سڵاوتان لێبێ بابەتێکەیە چەند ڕۆژێکە سۆشیال میدیای سەرقاڵ کردووە و بەشێکی زۆری خەڵکی دوودڵ کردووە. ئەویژەوەی لە ماوەی ڕابردوو هەواڵێک یا بابەتێک بڵاو بۆ کە گوایە ئەوانەی کە لە کاتی پڕکردنەوەی فۆرمی ئەلبیتاقە تەموینیە واتە سیستمی ئەلکترۆنی فۆرمی بایەکەیان پڕ کردوێتەوە. ئەگەر بێت و یاری پۆبجیان هەبوو بە یانی یاریەکی تر ئەوە ڕاستەخۆ سیستمەکە بلۆکی کردوونیان لە سیستمەکە کرێنە دەرەوە. بەڕێزان ئەمە ئەم بابەتە ڕاستکەمەوە ئەویژەوەیە بە کورتیەکەی ئەگەر تۆ لە مۆبایلەکەتە لۆکیشنت گۆڕیوە بۆ دەرەوەی عێراق یان VPNت بەکارهێناوە بۆ گۆڕینی لۆکیشنی مۆبایلەکەت، ئەوە بە دڵنیاییەوە ئەگەر ئەم ئاپە دابەزێنیت ڕاستەخۆ بلۆک دەکات، چونکە بەرنامەکەەوە دروستکراوە کە تەنها بۆ ناوخۆی عێراق بێ. بەرنامەکە چکە لە ڕێگەی سیستمێکی زیرەکەوەیە پێویستی بە هەڵکردنی لۆکیشنە. هەڵکردنی لۆکیشنیش ڕاستەخۆ شوێنەکەت ئاشکراکە. لەبەرەوە دوودڵ مەبە ئەگەر هاتوو VPNت دانەبەزان دەبێ و لۆکیشنی ناو مۆبایلەکەت نەگۆڕی بێم لۆکیشنی ئاسایی خۆی کە عێراق یان هەرێمی کوردستانە یان هەر شارێکی ترە لە چوارچەوەی عێراق ئەوە بە دڵنیاییەوە ئەو فۆرمەی پڕ کردێتەوە هیچ کێشەیەکی نییە و دروستە. بە پێچاوانەوە ئەگەر VPNت بەکارهێناوە یان لۆکیشنت گۆڕیەوە بۆ دەرەوەی عێراق بۆ هەر وڵاتێکی تر ئەوە سیستمەکە ڕاستەخۆ و کاتە دەرەوە. ڕزمێ بۆ هەموو لایەک کاتێکی خۆش.